لگل دکتر بهروز جعفر کو سروک پیمانگاه مدیترانه جبول کولین هرماتی سلیمانی لگل ما دکتر دم باشو سپاس با آمده بونا و دویشار بردام ده کو داویا و نزلال هشتا ترسک دناوا بازار انرژیا جهانی دهیا به تایبت جبر گرویا هرمز دست ایران دکاره به دست خو راوستینه دویر وقتی ده هون چه جره پیش بینی دکن چاوا دبینن برف کی بچه سپاس بو ام درفتا بێگومان یەکێک لەو هەشت فاکتەرەی کە ئێمە هەمیشە باسی ئەەکەین دەبێتە هۆی بەرزی و نزمی نرخی نەوت بریتە لە گرژێت جیۆپۆلیتیکیەکان گرژێت جیۆپۆلیتیکیەکان هەمیشە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر بەرزی و نزمی نرخی نەوت هێشتا کاڵای نەمبەر-وەنە هێشتا کاڵای یەکەمە لە ڕیزبەندی یەکەمی بازاڕە جیهانیەکانە لە هەموو شتومەکێک زیاتر مامەڵەی پێوەکرێ و ڕاستەوخۆش پەیوەندی بە دۆلارەوە هەیە چکە کە تۆ نەوتەفرۆشی دۆلار وەرەگری بە شێوەیەکی زۆر بۆیە کاریگەریەک ڕاستەوخۆی بەسەر بازاری جیهانیەوە هەیە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە هەیە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە بە پێی ئاوتلوکی BP بریتیش پێترۆلیەم بۆ ساڵی 2025 ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەنی 840 ملیار و 400 ملیۆن یەدەکی نەوتە کە دە وڵات خاوەنی نەوتن لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و 2890 تریلیۆن گازی زروشتیش لە یەدەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بەشی هەرە زۆر ئەگەر نەڵێم 100% ئەو نەوتە و غازەکەش بە هەمان شێوە لە گەروی هورمزەوە ڕوا گەروی هورمز ئەو تەنگە بەرە ئاوەیە کە کەوێتە نێوان ئێران و سەڵتەنەتی عومانەوە و دەچێتە ئاوەکانی خوارەوە بەڕاستی هەموو وڵاتانی کەندا و کوێیتە سعودیە ئیماراتە قەتەرە عومانە عێراقە هەرچەنە عێراق ئەندام نییە لە ئەنجومەنی یاریکاری کەندا و ئێران خۆی لەم گەروەوە نەوتەنێرن نزیکەی 38 بۆ 40% نەک هەر نەوت کاڵات جیهانیەکان بە شێوەیەکی گشتی لە گەروی هورمزەوە ئەچن بەرەو خوارەوە واتە گەروی هورمز دەتوانین بڵین بەشی خوارەوەی گۆی زەوی ئاسیا ئابەستێ بە بەشی سەرەوەی گۆی زەویەوە ئەگەر ئێمە گەروی هورمزی شکالێتێکی تێبکەوێ بێگومان نرخی نەوت من پێم وایە لە 70 دلارەوە چێتە 250 دلار بەڕاستی ئەم دەمەکی دەدە ناوچە دبی شەڕیدا دەرباز دەبیتن سبە بفەرمی بازارە جیهانی یا ئەنەرژیە دەهێتە بەکردن تێچاوەڕێکردن نرخێن بلند ببینن دەستپێکە ماماڵەیاندا بەتایبەت لێ بودەمێن درێژێن پێشدا وەکو گەلێک دەستگەهی ناودەوڵەتی بەحەزکردنە هەیە بەحسە 100 دلاری سەرترژی دکە هەیە وەکو وەزیرێ دەربەی عێراقی هەری داوی گوتی ئەگەر شەڕ بەردەوام بە بەرفرە ببە نەدورە بگەهە 300 دلاران ژی نرخی هەر بەرمیلەکێ هۆند لێکولین خوادا وەکو پەیمانگەها مێدیتریانە چاوەڕێ دکن هەم بوو نرخێن نێزیک یەن کورتماودا و بوو دوورژی لەگەل وان ئالوزیێن کو دیارینە کەنگی بدایی بێن چەندێ پێشبینی دەکەن من پێشبینیەکەم ئێران دەست بەسەر گەروی هورمزا نەگرێت و گەروی هورمز دانەخات ئێستاەوە کارەکەی ڕوونەکەمەوە بەڵام بە شێوەیەکی نزیک مەودا و حتا وەسەد مەوداش نرخی نەوت بە بەرزتر ئەبێتەوە بەڵام وەکو وتم نرخی نەوت کاتێک وەکو ئەگەر بە قسەی بازار بڵێن ئەفڕێ لە 70 دلارەوە ئەچێتە 250 دلار ئەگەر گەروی هورمزدا بخرێت چونکە چین یەکەمین کڕیاری نەوتە لە جیهانە ڕاستە ئەمریکا گەورەترین بەکارهێنەری نەوتە بەڵام ئەمریکا گەورەترین بەرهەمێنەری نەوتیشە بۆ خۆی بەڵام چین بەرهەمێنەری نەوت نییە تەنها بەکارهێنەرێکی ڕئیسیە یعنی ئەگەر بێت و نەوتی چین بە زۆری لە کەنداوەوە ئەڕوات ئەگەر بێت و ئەو نەوتە ڕێگەی لێ بژیرێت هاتوچۆ بکات لە گەروی هورمزەوە بێگومان نەکەر بۆ چین بۆ یابان بۆ مالیزیا بۆ ئاوەکانی خوارەوە بۆ هیند لە بەحری عەرەبیەوە ئەڕوات تەنانەت بۆ ئەفریقا لە گەروی هورمزەوە سوڕێتەوە بە تەنیشت سەڵتەنەتی عومانە ئاڕوا بە وڵاتانی ئەفریقا و بۆ دەریای سوور بۆیە وەک لە سەرتای بەرنامەکە وتم هەمیشە گرژی جیۆپۆلیتیکی کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت ئەبێت بەڵام تەسەور ناکەم نرخی نەوت بچێتە 250 دلار وەکو کۆمەڵی خەڵک بانگەشەی بۆ دەکەن بۆ بۆچی پێت وایە گەروی هورمزدا ناخرێتن لە کاتێکدا ئێران چەندین جار ئەم هەڕەشەی کردووە کە گەروەکە دەگرم بەڵێ
ئەمە پرسیارێکی زۆر ڕێکە لە کاتێکی زۆر ڕێکی شاهاتوە من پێم وایە هەرخۆشم دوێنێ لە جەزیرەی ئینگلیزی شارەتم بەمە دابوو من پێم وایە زیاتر ئێمە ومانان نا بەڵام زیاتر محلیلەکان و میدیا ئەم بابەتیان و ڕژانەوە گەورەیان کردووە ئێران دەست بۆ کارتێکی وانابات لەبەر 4 فاکتەری ڕئیسی فاکتەری یەکەمیان چونکە زەربەیەکی گەورە لە وڵاتانی خەلیجەدات وڵاتانی خەلیج هەر هەمویان سەرکۆنەی هێرشی ئیسرائیلیان بۆ سەر ئێران کردووە و تەنانەت دوێنێ ئێوارەش محەممەد سەلمان جێنشینی سعودیا تەلەفۆنی بۆ پزیشکیان کردو و پاڵپشتی خۆی بۆ ئێران دووپات کردوتەوە سەڵتەنەتی عومان دۆستێکی نزیکی ئێرانە وڵاتانی دیکەش بە هەمان شێوە بۆیە ئێران لەم کاتەیە هەوڵنادات نەیاری گەورە بۆ خۆی زیاد بکات و نەیاری دیکە بۆ خۆی زیاد بکات چونکە ئەگەر گەروی هورمزدا بخرێت ئەمە گورزێکی گەورە بێت لە وڵاتانی کەندا و ئێران ئەمە ناکات لەم کاتەیە کە پێویستی بە هاوپامیانی زیاتر و دۆستی زیاترە دووهەمیان ئەگەر گەروی هورمزدا بخرێت ڕاستەوخۆ سەعات یەکەم ترەمبێتە سەرخەت و ئەڵێ دوێنێ حوسیەکان لە دەریای سوور کێشیان دروستە کرد بۆ کەشتێ نەوتیەکان ئەمڕۆ ئێران خۆی لە گەروی هورمز کێشە دروستەکە سێهەمیان ئەساسیاتێکی گرنگە لە پرسەی نەوت و وزە بەگشتیدا ئەویش ئەوەیە وزە کۆمن گراوندە واتە زەمینەی هاوبەشە لە نێوان گەلانی دنیاە ڕاستە نەوتی تۆی و لە قاک و لە کێڵگەی تۆ و لە لادەی تۆیە بەرهەمە هێنرێ بەڵام دوجار ئەمە یعنی زەمینەیەکی هاوبەشە لە نێوان گەلانی جیهاندا چوارەمینیان ئەمە کارتێکی لاوازە بۆ ئێران ئەمە بکە ئێران ساڵی چکە پێویستی بەوە نییە ئەوە بکگەرەوە بک بۆ ئێران زۆر بە خراپی ئەشکێتەوە ئێران ساڵی 1964 ئەمەی کردووە دواتر ئەمەی دووبارە نەکردوێتەوە بە شێویکی ڕێک 2016 و 19 ویستی ئەمە بکات ئەو کاتە ئابوو گەروی هورمز دەست بەسرا بگرێ بەڵام بۆ ئێستا مێگومان ئێران پێویستی بە هاوسۆزی زیاتری جیهانە باوەڕ ناکەم دەست بۆ کارتێکی وابرێت هەر ناکرێشتی وا ینی چین زۆر بە تووڕەیی هاتۆتە جواب و زۆر بە توندی پاڵپشتی ئێرانەکات چۆنە بێ ئێران لە ینی زەربەیەک لە اقتصادی چین بات کە مەسلەی نەوتە نەڕابەرەوە ئاوەکانی خوارەوە باشە دکتۆر ژکەرە ماخوا لەگەڵ من ببینە ڤیدیۆڵەکە بە هەژمار ئەم لەسەر ژێرخانە ئەنەرژیا ئێرانی ڕابواستن و پشڕە ئەم دبینین بە گرنگی هۆن لەسەر ئەنەرژیا ئێرانێ بوو مەزیدەتر باخەن و ژێرخانایە بە تایبەتی ددەمێکێدا ku ئیسرائیل ئاگاهداریە دە وڵاتیên ئێرانê ku ji navendên etomî û wêzgeh û kûgehên neftê dûr kevin ev temamkera wan hereşa gefane ku Tel Aviv dixwe beramber bi Tehranê bû ji navbirina ژێرخانە ئەنەرژیە ئێرانê ku bi gotina berpirsên Emerîka û İsraîlê take çavkaniya پیداکردنا پرەی مابە بۆ تەهرانê بۆ پێشخستنا بەرنامەیە وەیە ئەتۆمیە کەواتە یەدەکا پەترۆلە ئێرانê ئەف هەرەشە دەمێکێدەنە یەدەکا پەترۆلە ئێرانê بێ 209 milyar bermîlan hatiye texmînkirin li gorî dawî geranên li ser erdêwa hatîne kirin di demekê de ji wê yedeka mezina heyî berhemanîna wê û şandina wê gelek hatiye sinûrdarkirin di salên çûyî de bi taybet ji ber wan givaşên Emerîka welatên din jî ku berdewam xistîne ser Îranê berhemanîna wê di asta 3 milyûn û 300 hezaran de ye ya rojane hinardeya wê jî bi tinê milyûnek û 500 hezar bermîl bûye herî zêde bû dostên xwe yên nêzik ew jî çend caran bi astengî hatiye hinartin bû nimûne bû Çînê ji wan welatan e li aliyekê din her girêday jêrxana enerjiyê li Îranê em dibînin ku vêre pişka Îranê li yedeka welatên OPECê de bi tinê sedî 24 pêgeheka wê ya giring jî heye di nava wan endam di nava wê rêkxrawê de ku di rêza pêş ya sêyê de têtin lê ji aliyê hinarda û berhemanînê vê eger lê binerîn gelek biçûktir bûye de ji ber wên givaşê li ser heyî û niha jî di nava şer da pişka Îranê li yedeka cîhanê eger em lê binerîn di vê demê ku şerî de ye bi rêja sedî 12 hatiye texmînkirin bi wê yedeka xwe ya bi dehan bermîl neftî heyî zêdetirî 200 bermîlan pişka wê li yedeka gazê jî li ser asta cîhanê ne pişkeka kême bi mezin dihête dîtin bi rêja sedî 18 hatiye tûmarkirin ji aliyê gazê ve yek ji wan welatên gelek pişta xwe bi gaza Îranê girê didan bi taybet Iraqe beriya ku ew jî bête sinûrdarkirin hinardeya wê ji bû kîve bû Iraqê ji alî Emerîka ve Doktor ez vedgerim cem te bilem bizanîn
ایران به وی جرخانه خو به وی همیه دکا خویا پترولو و گازه جی نها ده چه شیان دایه لسر آستا جیهان به تایبت دوی وقت دشریده. وڵا بە تاکید دۆخی دارایی ئێران و دۆخی ئابووری ئێران بەرگەی لەمە زیاتر قەیرانی گەورە ناگرێت. یعنی من پێم وایە جەنگ نەک هەر پێم وایە فعلەن وایە جەنگ بە ئابووری دەکرێت. ئێران ئابووریکی زۆر لاوازی هەیە. ئەو وڵاتانەی کە ئەچنە جەنگەوە لە کاتی ئەوەی کە لە جەنگەکەیان هەست بەو زیانە گەورە ئابووریانە ناکەن. بەڵام کۆردواتر جەنگەکە تەواو دەبێت اینجا تێدەگەن کە جیهانی دیکە چەند پێشکەوتووە ئەوان چەند بەهۆی جەنگەوە دواکەوتون. نمونەی ئەمریکامان هەیە کاتێکە دوو جەنگی جیهانی گەورە ڕوەدات تەنها گولەیەک ناگاتە کەناری لادێیەکی ئەمریکی. بۆیە ئەمریکا بە زۆر بە بەهێزی لە دوو جەنگە جیهانەکەیەتە دەرەوە و ئەبێ بە زلێزێکی گەورە. ئەمە ڕۆلی زۆر گەورەی هەیە. جەنگ ژێرخانی ئابووری، ژێرخانی سەربازی، ژێرخانی کۆمەڵایەتی دادەڕوخێنێ. بۆیە ئێران لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدایە. بەهای تمەن ئەوە نزیکەی 12 ساڵە ئێمە هەموو بەیانانێ لە خەواڵ دەسین دەڵێن تمەن هاڕێی کرد. باشە خۆ یعنی بێگومان کە تمەن 12 ساڵ بە دوای کات تمەن هاڕە بکات بێگومان هەڵاوسان هەیە. هەر شارەزایەکی ئابووری جۆی لەم هەواڵانە هەبێت بێگومان هەڵاوسانێکی زۆر گەورە لە ئێران کە هەڵاوسان هەیە بێکاریەکی زۆر هەیە کە بێکاریەکی زۆر هەیە تەقینەوەیەکی سیاسی ڕەنگە لە ڕێگادا بێت. یعنی ئەم گورزەی کە ئیسرائیل لە ئێرانی وەشان لە ڕقەمێکەوە تاوەکو ڕقم 20 سەرکردە گەورە سەربازیەکانی ئێرانی کوشت یا تیرۆر کرد یا ناوێکی بۆ بدۆزەرەوە. ئەمە نەوعێکە بوو هەرتەنانە نەوعێک بوو لە کودەتا بەڕاستی ئێران تەسەووری ئەمەی نەدەکرد بەم خێرایی ئەم گورزەی بەربکەوێت. بۆیە من پێم وایە خەتەرێتی ئەم پرسە ئەوەیە کە هەر لە مەسەلە اقتصادیەکەدا نییە. ئەوەیە کە لە زانستی پەیوەندێنە و دەوڵەتەکانە شتێکەیە پێڵەن نەزمی ناوچەی واتە ریژنەڵ ئۆردە. ئەم شەڕی ئێران و ئیسرائیل نەزمی ناوچەی تێگەدەن. نەزمی ناوچەی تێگەدەن. مەترسیەکەی ئەوەیە کە بەردەوام بێت. ئێمە شەڕی ئۆکرانیامان بینی کە دەستی پێکرد پۆتین پێی وابوو لە 48 سەعاتە ئەم جەنگە کۆتایی پێدێەوە ئۆکرانیا کۆنتڕۆڵەکە. بەڵام ئەوە ساڵی سێهەمە ئێمە لە 3 ساڵە جەنگی ئۆکرانیا و رووسیا دەبینین. خوا نەخواستە ئەگەرم جەنگە بەردەوام بێت بێگومان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو شوێنێک دەبێت. باشە ئێران بەبێ هەمیەدەکە خۆی حکومە بەحەزکردی و پێویستیە بازارên جیهانê pêheyî bi taybet ئەمریکا ku divê demê de di berjewandiyawîniyê nirxê enerjiyê zêdetir bilind bibîtin. Ev wê naketin ku bibîte şefaatek bo Îranê wê biparêzîtin an ku zêdetir pêgehên wên enerjiyê nehêne armançkirin ji aliyê İsraîlê ve? ئێران ئێستا و کاریگەری نەماوە لە دیاریکردنی تەسعیر و نرخی نەوتا لە جیهانە تەنانەت نەک ئێران ئۆپیکی شەو کاریگەری بەڵام وای کرد کە نرخی نەوت بەرز ببێتەوە پێشبینی بەرزتریش ببێتن چونکە شەڕەکە لەگەڵ ئەوە و خاوەن یەدەکێکی گەورەی ئەنەرژیە. هەمیشە دووشت هەیە خۆی لەم جەنگەیە وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە نرخی نەوت بەرز بێتەوە تەنها پۆتین قازانج دەکا وزەی خۆی دەفرۆشێت و لەژێر سمێڵەوە گەرچی سمێڵیشی نییە پێ دەکەنێ. ئەمە تەنها ئەو قازانج دەکات و پارێکی باشی دەست دەکەوێت و ئاگری شەڕەکەی ئۆکرانیای پێخۆش دەکات. تەنها بۆ پۆتین ڕەنگە داهاتێکی زۆری دەستکەوێت. بۆیە ترەمپ ڕاستەوخۆ هاتۆتە سەر هێڵ. ئێران لەم کاتەیە سوود لەوە نابینێ نرخی نەوت بەرز بێتەوە ئەوەی کە زانیاری بێت. من وەکو زانیاری پێت بڵێمیان پەیوەندیمانە بێت لەگەڵ جیهانی دەرەوەی لەگەڵ کەنداوە. هەندێک وڵاتی کەندا و خاتری ئێرانیان گردووە لەم چەند ساڵی کە سانکشن و سزاکانی لەسەر بووە بە کەشتی بچووک نەوتی ئێرانیان هێناوە لەو بەندەرانەی فوجەیرە و لەو بەندەرانەی ئیمارات و سەڵتەنەتی عومانە هەوڵیان داوە نەوت بۆ ئێران تا ڕادێک ساغ بکەنەوەوانە یا لە عێراقا ئەوراقی عێراقیان بۆ نەوتی ئێرانی دروست کردو لە ماوەی 6 بۆ 7 ساڵی ڕابردووە بە تایبەتی لە دوای ساڵی 2007ەوە هەوڵیان داوە ئەمە بکەن. ئێران تەنها سوودی لەمە بینیەوە وەکو منفەزێک ئەگینا دەورێکی گرنگی نییە بەڵام کاریگەریەکە ڕاستەوخۆ نەک لەسەر ئێران ڕاستەوخۆ لەسەر هەموو جیهانە بە تایبەتی ئەوروپا چووکە نرخی وزە بەرز ئەکاتەوە کە نرخی وزەش بەرز بۆیەوە ئەتر یعنی کاریگەری لەسەر اقتصادی جیهانی ئەبێت بەڕاستی. gelek spas Dr. Behroz Cehber serokê peymangeha Mediterîyanê ji bo lêkolînên herêma Atî ji Silêmaniyê li gel me bûn. Mandûne min Dr.